کاتێکی هەرستیار و لە کاتێکدا زۆر چاوەڕوانی بووین و لەو کاتەی کە دەمانزانی بیر و بۆچوونی زۆر باش و ڕێک و پێچی وای هەیە کە بتوانێت خزمەت بە خەڵکەکەی کوردستان و عێراق بکات. لەو کاتێک کە پێویستیمان پێی بوو چاوەڕوانی بووین، بەڵام بەداخەوە کۆچی دوایی کرد. دیارە ئەوەش شتێکە بەدەست ئینسان نییە خۆیەتی. جا بۆیە کاک نەوشیروان یەکێکە لەو کەسانەی کە ئەوەی دۆستی بوو بێ یا دۆستی نەبوو بێ، ئەوەی لەگەڵ بۆچوونەکانی بوو بێ یا لەگەڵ بۆچوونەکانی نەبوو بێ، زۆر بەقەدر و احترامەوە تەماشای کردووە. یەکێکە لەوانەی کە جگە لە دڵسۆزی بۆ نیشتمانەکەی هیچ شتێکی کەی نەبووە. ناوی نەزراوە کە ئەوە گرنگترین شتە. ئەم هومێدەوارم هەڤاڵانی کە بتوانن بە هەموو توانایانەوە شتێکی وا بکەن کە کۆچکردنی کاک نەوشیروان ئاسارەکەی ژانەکەی کەمتر بێت. بۆ هەمێدم پێیانە.